سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێم ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارم هەموو لایەکتان تەندروست و دڵخۆش بن. دووبارە لە بەرنامەی چیرۆکی داپیرە پێتان ئاشنا بوومەوە. هیوادارم کە چیرۆکی ئەمجارشمان جێگەی سوود و دڵخۆشی بێ بۆ هەموو لایەکتان. بۆ ئەم ڕۆژ چیرۆکێکی تایبەتم بۆ ئامادە کردوون لە ژێر ناونیشانی سەردانی کێڵگەکە. ڕۆژێکیان هێشوو لەگەڵ دایکی بە ئۆتۆمبیل ڕۆیشتن بۆ کێڵگەکە تاوەکو سەردانی داپیرە و باپیرەی بکەن. هێشوو ئەو ڕۆژە زۆر دڵخۆش بوو چونکە مامۆستاکەی داوای لێکردبوو کە سەردانی کێڵگەیەک بکات و بابەتێک بنووسێ بۆ ناونیشانی گرنگیدان بە ئاژەڵانی کێڵگە. لە ڕێگاکەیان دایکی هێشوو ئۆتۆمبیلەکەی وەستان لە بەردەم فرۆشگایەکە بۆ ئەوەی چەند پێداویستیەک بکڕێ. بەڵام هێشووتی دایکیان تۆ بۆچی وەستاوی؟ ئێمە دواکەوین بۆ کێڵگەکە. دایکیشی وتی دواناکەوین کچی خۆم، هێشتا کاتمان زۆر ماوە. هێشوش بەوە زۆر دڵتەنگ بوو. دایکیشی وتی خەمە نەبێ تۆ بۆچی ئەوەنە دڵتەنگی؟ هێشوو لەوە ترسا کاتی پێویستی نەبێ بۆ نووسینی بابەتەکە، بەڵام بە ناچاریەوە جۆڕایەڵی دایکی بوو. کاتێ دایکی سەرقاڵی بازاڕکردن بوو، هێشوو بە پەستیەوە لە شوێنی خۆی دانیشتە بوو هیچی ناوت. دایکی هێشووتی بۆچی نایت و یارمەتیم بی لە کڕینی پێداویستیەکان کچەکەم؟ ئەو کاتە خێراتر پێداویستیەکانە کڕم. بەڵام هێشوو هیچ گرنگی نەیە بە قسەکانی دایکی. لە کاتی هاتنە دەرەوەیان لە فرۆشگاکە دایکی هێشوو چاوی بە هاوڕێیەکی دێرینی خۆی کەوت. ویستی بچێ بۆ لای، بەڵام هێشوو هاواری کرد نەخێر نەخێر دایکە. بەڵام دایکی هەر ڕۆیشت بەرەو لای هاوڕێ کۆنەکەی بۆ ئەوەی سڵاوێکی لێ بکە. هێشوو ئەوەندەی ترپەست و تووڕە بوو نەیەزانی چی بکە. دوای ئەوەی کە دایکی هێشوو ماڵ ئاوایی لە هاوڕێکەی کرد بە هێشووی وت کچەکەم کەمێک هێ من بەرەو تۆ بۆچی واکەی؟ ئێمە ئێستا وا بەرەو کێڵگەکە هاڕۆین و بە دڵنیاییەوە کاتێکی زۆریشە لە بەردەستە بۆ ئەوەی کە بتوانی بابەتەکە و بنووسی. بەڵام هێشوو نەیەتوانی خۆی هێمن بکاتەوە و هەر پەست و تووڕە بوو. سواری ئۆتۆمبیلەکە بوو. دوای بڕینی چەند کیلۆمەترێک هێشوو دایکی گەیشتن بە کێڵگەکە. هەر کە گەیشتنە کێڵگەکە لەلایەن داپیرە و باپیرەوە بە خێراتنیان لێ کراو، دواتر چوونە لای ئاژەڵەکان. مەڕەکان لێرە و لەوێ بە کێڵگەکەیە ئەهاتن و ئەچوون. چەند مناڵێکیش بە مەمکەش و شەشیریان ئەیا بەکاری لە بچووکەکان. یەکێک لە مناڵەکان بە هێشووی وت هێشوو تۆ ئەتەوێ شیربەی بەکاریلەکان؟ هێشوش بەبێ ئەوەی هیچ شتێک بڵێ لێیان دوورکەوتەوە. لە دووری مناڵەکان وەستا. تەنها چاودێری ئەوانیە کرد و هیچ شتێکی نەوت. لەو کاتەیە دایکی هێشوو نزیک بۆ لی و پێیوت کچەکەم ئەتەوێ سەرەتا نانی نیۆڕۆ بخۆی یان ئەتەوێ مراویەکان ببینی؟ هێشوو بە پەستی و تووڕەیەوتی بەڕاستی زۆر بێتاقەت بووم دایکە، ئەمەیە زوو بگەڕێمەوە بۆ ماڵەوە. دایکیشی بە سەرسوڕمانێکەوە سەیری کرد و وتی زۆر باشە. دوای ئەوە هێشوو بابەتێکی لەسەر ئاژەڵەکان نووسی و پێش خۆر ئاوا بوون گەڕانەوە بۆ ماڵەوە. دوای ئەوەی کە گەڕانەوە بۆ ماڵەوە دەستی کرد بە خوێندنەوەی یەکێک لە چیرۆکەکان، بەڵام بەردەوام بیری لە کێڵگەکە و گیاندارەکانی ئەوەیە کردەوە. ئاواتەخواز بوو جارێکی تر بیتوانێت سەردانی ئەو کێڵگەیە بکاتەوە. بۆیە کتێبەکەی خستە لاوە. دایکی هێشوش هات بۆ لای و پێیوت کچە ئازیزەکەم پێم بڵێ بزانم بۆچی ئەمڕۆ دڵتەنگ بووی؟ بەڵام هێشوو هیچ وەڵامێکی دایکی نایەوە. هەر چاوی بڕی بۆ دیوارەکە و هیچی ناوت. دوای ماوەیەک بە دایکی وت دایکی ئازیزم من زۆر داوای لێبوردنە لێکەم، نابوو ڕەفتارم بەو شێوەیە خراپ بێ لە کاتی ئەو گەشتەیە. دایکی هێشوش بە پێکەنینەوە سەرێکی کچەکەی کرد و زۆر دڵخۆش بوو بەوەی کە زانیوێتی کچەکەی هەڵەی کردووە، هەروەها دانی بە هەڵەکەی خۆیان ناوە. پێیوت نەکەی هەرگیز دڵتەنگیەکی کاتی ساتە خۆشەکانی ژیانت لێ تێک بە، چونکە ئەبێتە هۆی خراپکردنی خۆشی و
شادیەکان. ئەیوان یەکچەکەم دواتر وتی ئەزانم تۆ حەزت لە بازاڕکردن نییە، بەڵام کڕینی کەلوپەل و پێداویستیەکان زۆر گرنگن و هەرگیز نابێت پشتگویان بخەین. ئیتر هێشوو بەڵێنی بە دایکیا وتی هەرگیز جارێکی تر ئەو ڕەفتارە ناشرینانە ئەنجام نایەمەوە. دایکیشی پێیوت مادامدانێ بە هەڵەی خۆتاناوە و پەشیمانی و بەڵێنەی کە جارێکی تر ئەو شتە دووبارە نەکەیتەوە ئەمە کارێکی زۆر باشە. بۆیە ئێمە شەفتەی داهاتوو سەردانی یەکێک لە باخچە کراوەکانی ئاژەڵانەکەین و کاتێکی خۆش بەسەرە بین لەوێ. دوای چەند ڕۆژێکی کام دایکی بەڵێنەکەی بردە سەر و بردی بۆ یەکێک لە باخچە کراوەکانی ئاژەڵان. هێشوو لەو ڕۆژەیە زۆر هەستی بە دڵخۆشیە کرد. دەستی کرد بە شیریان بەکاری لە بچووکەکان کە لەناو باخچەی ئاژەڵەکان نابوون. زۆر چێژی لەو کاتانە بینی کە لەوێ بەسەری برد. ئیتر لەو ڕۆژەوە هێشوو هەرگیز ئەو کاتانێ ئەچوون بۆ هەر شوێنێک هەوڵی نەئایا کە دڵتەنگیەکەی زاڵ بێ بەسەریە. ئەگەر هەر شتێکیش ڕووی بایە بێگومان چێژی لە ساتە خۆشەکانە بینی و دڵتەنگیەکەی خۆی ئەخستە ئەو لاوە بۆ ئەوەی کە کاتەکانی بە ناخۆشی تێنەپەڕێنێ. لەم چیرۆکەیە ئێمە چی فێرە بین؟ ئەوە فێرە بین کە هەرگیز نەهێڵین دڵتەنگیمان زاڵ بێت بەسەرمانە لە کاتە خۆشەکانمانە، بە تایبەتی ئەو کاتانەی لەگەڵ خێزانەکانمانە چین بۆ گەشت بۆ هەر شوێنێک یاخود بۆ باخچەی ئاژەڵان یان بۆ گەشتکردنی خێزانی بۆ هەر شوێنێک کە چوین ئەبێ ئێمە چێژ لەو ساتانە ببینین کە تیاین. ئەبێ سنوورێکدا بنین بۆ ئەوەی کە هیچ کاتێک چواردەورەکانمان نیگەران نەکەین بە خۆمانەوە. ئەگەر ئێمە کێشەیەکیشمان هەبێ هەوڵ بین لەو کاتانەیە کێشەکانمان بخەینە لاوە بۆ ئەوی بتوانین چێژ لە ساتە خۆشەکانی ژیانی خۆمان ببینین. بۆ ئەم ڕۆژ چیرۆکەکەمان کۆتایی هات. هیوادارم هەموو لایەکتان پێی دڵخۆش بوو بن سووتان لێبینی بێ. هەتا بەرنامەیەکی تری چیرۆکی دابیرە و چیرۆکێکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش. خواتان لەگەڵ.